لە بەشی دووەمی بەرنامەکەمانە باس لە یەکێک لە ڕووداوە مێژوویەکانەکەین کە ڕەنگە کاریگەریەکی زۆر و بە ئێستەشەوە لەسەر بەشێکی زۆر لە ناوچەکانی کوردستان وەروە بەشێک لە وڵاتانی تریشەیەویش ساڵە ڕۆژی مۆرکردنی ڕێکەوتنامەی سایکس پیکۆ کە یەکێکە لەو ڕێکەوتنامانە کە بەشێکی زۆر لە بەندی ڕێکەوتنامەکان ڕاستەوخۆ پەیوەندی بە وڵاتی کوردەواری و کوردستانەوە بوو بە دیاریکراویش باشووری کوردستانەوە لە سۆنگەی کاریگەریەکانی ڕێکەوتنامی سایکس پیکۆ و زیاتر هۆشیاریەکی مێژووی بۆ هاونیشتیمانیان و هاوڵاتیان بەرمەبنە ئەو کاریگەریانی کە ئەمڕۆ لەسەر کۆمەلگای ئێمە وڵاتی ئێمە هەیەی وەروەها بۆی ئایندەیەکی ڕۆشنتریشمان هەبێ لە بەرامبەر ئەو واقعیان و ئەو ڕووداوانەی کێنە بەردەمان قسە و گفتوگۆ دەربارەی ئەم تەورە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ڕەزوان عارەف عەباس مامۆستای زانکۆ لەم تەورەیە لەگەڵمانەوە. دکتۆر ڕەزوان زۆر بەخێر زۆر بەخێر بێ سەرچاوم 107 ساڵ تقریبا بەر لە ئێستەی تەمەن لە 16 پێنجی ساڵی 1916 مارک سایکس و جۆرج بیکۆ ئەگەن ئەو ڕێکوتنی کۆتایی و ڕێکوتناوی سایکس بیکۆ مۆرەکەن ئەگەر بە زمانێکی سادە لەو معریفە مێژوویەوە بۆمان باسکەی سایکس بیکۆ چییە؟ بەسەرچاو بەناوی خۆی گەورە سپاس و ڕێزمێ بۆ بینەرە بەڕێزەکانتان بۆ هاوکارانی پشتکردنی بەرنامەکەتان کاک دانیال بوو ئەگە زیاتر ئۆتۆماتیکیان ڕوون لە دکتۆر شوانەکە لە ئیرادیە لە بەرەوەی هاوڕێی مناڵی و بەیەکەوە 2 ساڵی لە بەشناخۆی بووین لە خوێندنی ماستەرا جاران لە ڕۆژە ئاوا بە دۆسیە و مەترسی دەوڵەتی عوسمانیان دەوت مەسئلەی شەرقیە کێشەی ڕۆژەڵاتی ناوەڕاست لەبەر ئەوەی دەوڵەتی عوسمانیا ئیمپراتۆریای عوسمانی بە زمانی مێژووی قسە بکەین لە 3 کیشوەری جیهاندا دەسەڵاتداریەتی هەبووە. لەو سۆنگەیەوە ڕۆژ ئاوا بە دەوڵەتی عوسمانیان وتووە مەسئلەی شەرقیەوەتە ڕۆژەڵاتی ناوەڕاست کێشەکانی ڕۆژەڵاتی ناوەڕاست. وڵاتانی ئەوروپا وڵاتانی ڕۆژەوە بە تایبەت بەریتانیا و فەڕەنسا سەرکردایەتی هەموو وڵاتە ئەوروپیەکانیان دەکرد چاویان بڕی بووە ناوچەکانی دەوڵەتی عوسمانی لەبەر ئەوەی نەخۆشی تەقییا بوو لە دەرگای دەوڵەتی عوسمانی. یەکەم جاریش قەیسەری ڕووسی نیکۆلای ناوی پیاوە نەخۆشەکەی لە دەوڵەتی عوسمانینا لەم دەواازەیەوە وڵاتانی ئەوروپی وردە نەکەوت نەخۆ لەبەرەوەی پێگەی خۆیان استراتیژێتی خۆیان داگیرکی زیاتر و مستعمەری خۆیان بگەێنە ناوچەکانی ژێر دەسەڵاتی دەوڵەتی عوسمانی. بەر لە سایکس بیکۆ زمینەیەکی لەبار هەبووە بۆی دەوڵەتە ئەوروپیەکان بەیەکەوە ڕێک بکەون بە تایبەت بریتانیا و فەڕەنسا لە ناویشاندا ئیسپانیا پرتوگال هۆڵەندا ئیتالیا ئەمانە هاوبەشی ئەم وڵاتانەیان دەکرد بۆ ئەوەی بگەن ناوچەکانی ژێر دەسەڵاتی دەوڵەتی عوسمانی. دەبینی پێش سایکس بیکۆ مێژونووسان باس لەوە دەکەن کە 100 کۆنگرە 100 دانیشتن کراوە بۆ دابشکردنی ناوچەکانی دەوڵەتی عوسمانی. لە ساڵ 1930 وڵاتی ئاماژەم پێدان کۆبوونەوە دوای چەند مانگێک لەم کۆبوونەوەی جەنگی یەکەمی جیهانی دەست پێ دەکات ساڵ 1940 زاینی کە جەنگی یەکەمی جیهانی دەستی پێکرد بەریتانیا و فەڕەنسا سەرکردایەتی وڵاتانی هاوپەیمانیان دەکرد لە بەرامبەردا تەرەفی بەرامبەر وڵاتی ئەڵمانیا وڵاتانی تەوریان پێوت دوای 3 مانگ لە دەستپێکی جەنگی یەکەمی جیهانی دەوڵەتی عوسمانیش چوە نێو جەنگەکەوە وڵاتە ئەوروپیەکان ئەم هەلەیان قۆستەوە بە هەلیان زانی هێرش بکەنە سەر ناوچەکانی دەوڵەتی عوسمانی و ئەو بیردۆزەی کەدایان نابوو ئەو استراتیژەیە کە لە مێشتیاندا بوو کاریان بۆ کردبوو زیاتر بێتە دی. بۆیە دەبینین زمینەسازی پەیماننامەی سایکس بیکۆ دەستی پێکرد سەرتا پەیمانێکی نهێنی بووە لە نێوان بەریتانیا و لە نێوان فەڕەنسا لەسەر نەخشە ناوچەکانی دەوڵەتی عوسمانی دیاری بکەن دواتریش رووسیا دێتە ناو کایەکەوە. بۆیە دەبینین بە پەیمانی یا پەیماننامەی یا ڕێکەوتنامەی سایکس پیکۆ سازانۆف ناسراوە. مارک سایکس نوێنەری بەریتانیا بوو جۆرج بیکۆ نوێنەری فەڕەنسا بوو سازانۆفیش وەزیری دەرەوەی رووسیا بوو کە لە 16 مای ساڵی 1916 پەیمانەکە مۆرکرا و ڕۆژتە بواری جێبەجێکردنەوە. مامۆستا بۆچی بە نهێنی مایەوە تاوەکوی کە شۆڕشی لێنین سەری گرتووان کشانەوە لە ڕێکەوتنامەکەوان ئاشکرایان کرد بۆ وڵاتانی کە
داعیز دابەشی بکەن هۆکارچی بوو کەوت وڵاتە یانویست نێنی بێ لەبەر ئەوەی هێشتا وڵاتەکانی دیکە بەتایبەت ئەمریکا هەژمونی لە ناوچەکەدا نەبوو ناوچەکانی ژێر دەسەڵاتی دەوڵەتی عوسمانیان دابەش کردبوو ئەوی ئەمریکا زیاتر بەم پەیمانە نەزانێ ئەوە بوو هەر لە بڵاوکردنەوەی پەیمانی ساکس بیکۆ 12 مادەکە ڕاستەخۆ ئەمریکا لەو سەردەمەدا بە سەرۆکایەتی وودرۆ ویلسۆن ئەویش 12 مادەی بڵاو کردەوە هەندێک لە مێژوو نووسان یا هەندێک لەو کەسانێکە لە بواری مێژوودا کار دەکەن کەوتونە تەڵەیەکی مێژوویەوە کە گوایە لە پەیمانی ساکس بیکۆدا مادەیەکی وودرۆ ویلسۆن هاتووەتە ئاراوەکە ماف بدرێ بەو گەلانەی کە لەژێر دەستی دەوڵەتی عوسمانیدا بوون بەڵام نەخێر مادەکانی وودرۆ ویلسۆن لەو سەردەمەدا جیاواز بوون لە دەقی مادەکانی پەیماننامەی ساکس بیکۆ لەبەر ئەوەی کە بە نهێنی ئەم ڕێکەوتنە مایەوە ئەمریکا هەژمونی بۆ ناوچەکە دەست پێ نەکات یا بەواتایەکی ڕوون بریتانیا و فەڕەنسا دەیانویست ئەم ڕێککەوتنامەیە پەیماننامەیە بەنهێنی بمێنێتەوە زۆربەی زۆری ناوچەکان بۆ دەسەڵاتی خۆیان دابەشی بکەن و هەژمونی خۆیان ناوچەکەدا زیاتر بکەن. دکتۆر ڕۆژان کاریگەریەکانی پەیماننامەی ساکس بیکۆ لەسەر کوردستانی گەورە بەگشتی و بە دیاریکراویش ئەو بەندانی کە پێوەستن بە کوردستانی باشوورەوە ئەم جوگرافیایی کە ئێسێمە پێڵێن هەرێمی کوردستانیان خود لە ڕۆژهەڵات لە باکوور ڕۆژگاری 1916 دوای ئەو کاریگەریانی ڕێکوتنامەی ساکس بیکۆ چی بەسەرداهات چ گۆڕانکاریەکی سیاسی ڕووی کردە ئەم ناوچانە خۆی مادەکانی ساکس بیکۆ لە 12 مادە پێک دەهاتن من ناچمەنێ وردەکاری مادەکانەوە بەڵام بەگشتی دیاریکردنی پشکی بریتانیا بوو دیاریکردنی پشکی فەڕەنسا بوو دیاریکردنی پشکی رووسیای قەیسەری بوو دواتر لە شۆڕشی ئۆکتۆبری ساڵی 1970 بۆ رووسیا پاشەکشەی کرد ئەم بەڵگە نامەیەش لە وەزارەتی دەرەوەی رووسیا ئاشکرا کرا کە گەڕان بە شوێندی کۆمنت و بەڵگەدا لەوێ ئەو کاتە زانرا کە پەیماننامەی ساکس بیکۆ بەستراوە کاریگەریەکی زۆر سلبی و نێگەتیڤی بۆ ئەو وڵاتانە دروست کرد بە تایبەتی دوو کێشەی سەرەکی کە تا ئێستا ماونەتەوە کێشەی فەڵەستینە و کێشەی کوردە لەو سەردەمەدا ناوچەکانی ژێر دەسەڵاتی دەوڵەتی عوسمانی کە دابەشکران بەپێی پیت و بەپێی حروفی بوو لەبەرەوە هیچ دەوڵەتێک لە ئارادا نەبوو ساکس بیکۆ کە مۆر کرا نە دەوڵەتی عراقی هەبوو نە دەوڵەتی سووریا هەبوو ئەم دەوڵەتانەی کەندا و وڵاتەکانی عەرەبی دواتر هیچ کامیان نەبوون بۆیە بە پیتی ئەی حروفی ئەی و بەپێی ڕنگ دابەشکران ڕەنگەکان پیتی ئەی و شین پشتی فەڕەنسا بوو لەسەر نەخشە پیتی بێ لەگەڵ ڕەنگی سوور بۆ پشتی رووسیا بوو ڕەنگی نیلیەکەشی ئەوە بوو کە فەڵەستین بەوێ لایەنی مایەوە و بریتانیا چاودێری بکات ڕەنگەکانی تریشی قاوەی و سەوز ئەوانە بۆ پشتی رووسیا و هەندێک ناوچەشدانرا بوو بۆ ئیتالیا بۆیە دەبینین ئەم ناوچانە دابش کرا هەڵەیەکی مێژووی جارێکی تر هەیە لە بەندەکانی پەیماننامەی ساکس بیکۆدا کە لە خاڵی یەکەمدا لە دەق عەرەبیەکەیدا باس لە دروستبوونی دەوڵەتی عێراق و سووریا دەکات بەس ئەگەر سەیری دەق ئینگلیزیەکەی بکەین بە هیچ شێوازێک وشەی عێراق و وشەی سووریا لە پەیماننامە یا لە مادەکانی پەیماننامەی سیڤەردا نهاتوە لەبەر ئەو کاتە مێژونووسانی عەرەبی جۆرێک لە جۆرەکان یانوێ شەرعیەت یەک بدەن بە دروستبوونی دەوڵەتی سووریا عێراق لەو ڕێکوتنامەیە بەرامبەر بە کورد بەڵێ ئەمە هەر ئەمەویست باسی بکەم هی بە هیچ شێوەیەک وشەی سووریا وشەی عێراق لە ڕێکوتنامەی ساکس بیکۆدا نەهاتووە بەڵام دیاری کراوە بۆ بریتانیا دەوڵەتێک دروست بکات لە عێراقەوە تاوەکو بەسڵە ئەو بوو دوایتر لە ساڵی 1920 مەلیک فەیسەڵیان هێنایەوە دەوڵەتی عێراقی دروست کرا بەشەکانی سووریا و لوبنانیش کەوتنە بەر پشکی فەڕەنسا دەوڵەتی سووریاش لەو زمانەیەدا دروست کرا ئەوەی کە کاریگەری نێگەتیڤی هەبوو بەسەر ناوچەکانی کوردستان دکتۆر شوانە کوردستان لە پەیماننامەی ساکس بیکۆ دەکرایە 5 باش خۆی بەشێکیان ڕۆژهەڵاتی کوردستان هەر لە مێژووەوە لە مێژووی کۆنەوە لەژێر دەسەڵاتدارێتی ئێراندا بووە بەڵام لە پەیماننامەی ساکس بیکۆدا کوردستان کە دابەشکرا بەپێی نەخشەی جۆرج بیکۆ ماکس سایکسدا بوو ئەوە نەبوو کە وشەی کوردستان بێت لەبەر ئەوە دابەشکاریەکەی پەیماننامەی ساکس بیکۆ نە بەپێی مەزهەب بووە نە بەپێی دەوڵەت بووە نە بەپێی ڕەگەز بووە لەبەرەوەی هیچ دەوڵەتێک لێرەدا نەبووە بەڵام بەڵکو بەپێی ئەو ویلایەتە ئیداریانەی ناوچەکانی دەوڵەتی عوسمانیدا بوو کاریگەری نێگەتیڤیەکەی بە تایبەتی لەسەر کورد لەو سەردەمەوەدەوە تا ئێستا نە
مافی پێدرا و بێبەشیش کرا لە مافی چارەنووسی ڕاد بگرم بۆچی فەڕەنسا و بەریتانیا ینی لە بەرژەوەندیان نەبوو کە لەم نێوەندەدا دەوڵەتێ دروستکەن بۆ کوردانی ئەو بەرژەوەندیان چی بوو کە ویسیان ئاوا پارچە پارچەیکەن لەبەرەوەی ئەو دەوڵەتە زلهێزانە کە هاتن ناوچەکە بە تەواوەتی گۆڕدرا وەرچەرخانێکی گرنگی مێژووی لە ناوچەکەدا دوای 7 سەدەی دەوڵەتی عوسمانی هاتە ئاراوە ئەو بوو خلافەتی عوسمانی سە ئەمانجە نهێنیەکانی بەستنی پەیماننامەی سایکسپیکۆ ڕوونەکەینەوە خلافەتی ئیسلامی بە هیچ شێوەیەک بوونی نەمێنێ و جیهانی ئیسلامیش تەقسیم ببێت لەو سەردەمەدا مستەفا کەمال ئەتاتورک کەمالیەکان هاتنە سەر دەسەڵات لە بەرژەوەندی وڵاتانی زلهێز بوو کاریان بۆ دەکرد لەو لاشەوە لە ڕۆژهەڵاتی کوردستانیش کە بەشێکە لە ئێران کۆتایی بە دەسەڵاتدارێتی 2 سەدەی قاجاریەکان هات و پەهلەویەکان هاتنە سەر دەسەڵات بە دەستێوەردانی ڕاستەوخۆی وەزارەتی دەروی بەریتانیا ڕەزاشای پەهلەوی هاتە ئاراوە بەریتانیاش لای بینە ڕوونەکە بە وڵاتە دەوترێت ئەو وڵاتەی کە خۆری لێ ئاوا نابێت لەبەر ئەوە لە تەواوی بنکە و بارەگا و نوکتەکان و مرکزەکانی جیهان بارەگای هەبێت ئەو بوو لە بەغداوە تا بەسڕە تا فاو تا ناوچەکانی کەندا و لەژێر دەسەڵاتی بەریتانیادا بوو خۆی ویلایەتی مووسڵ بە فەڕەنسا درابوو بەس دوای جەنگی یەکەمی جیهانی بەتایبەتی لە ئەگربوستی مۆدرۆزدا بەریتانیا بە فەرمی داوای لە ویلایەتی مووسڵ کرد کە بدرێتەوە بە بەریتانیا لەبەرەوەی عمقی بەستنەوەی هەرێمی عەفو کوردستان بە ناوچەکانی باشووری عێراق ویلایەتی مووسڵە بەریتانیاش ئەمەی لەژێر مێشدا لەژێر ئینتیدای بەریتانی دەبێت مەلیک فەیسەڵ و دەوڵەتی عێراقی دروست بکرێت بۆیە دەبین لەو ڕوانگەیەوە ویلایەتی مووسڵ درا بە بەغدا درا بە عێراقی عەرەبیەوە لەژێر ئینتیدای بەریتانیا هەر لەبەر ئەم هۆکارەش بوو کۆتایی هات بە شۆڕشەکەی شێخ محمودی نەمەر کە داوای ویلایەتی مووسڵی دەکرد ئێستا کەشەی ویلایەتی مووسڵ کە سەر هەڵدەدات فەڕەنسا هێزی بۆ دەجوڵێنێت چونکە پێش پەیمانی سایکسپیکۆ بە مڵکی خۆی دەزانێت تورکیاش ماوەیەک ئۆزدەمیر هێرشی دەکردە سەر ئەویش بە ویلایەتی خۆی دەزانی کەندراوە بە عێراقی عەرەبیشەوە لەم لاشەوە لەم جەمسەرەشەوە شێخ محمودی نەمر کە داوای دامزانی دەوڵەتێکی سەربەخۆ یا کورسانێکی فراوانی دەکرد داوای کەشەی ویلایەتی داوای ویلایەتی مووسڵی دەکرد بۆیە دەبینین کەشەی ویلایەتی مووسڵ تا ئێستاش تا سەرهەڵدانی دەوڵەتی داعش دەوڵەتی ئیسلامی عێراق و شام و دواتریش ویلایەتی مووسڵ ئەو کێشە گەورەی هەیە کە لە پەیماننامەی سایکسپیکۆدا مۆر کراوە و یەکێک لە ئامانجەکانی پەیماننامەی سایکسپیکۆ کە ئەم وڵاتانە بەنە ئارامی بمێننەوە ئێستا زۆر جاوتر تورکیا هەر باسیەکات ینی هەر میلی بەوەیەکە خۆی بۆی بینەریش دکتۆر ڕەزان باشتر دەبکەم مەبەستمان لە ویلایەتی مووسڵ ئەو جرم سنوورە جوگرافیایە بە مووسڵ و کەرکووک و هەولێر و سلێمانی و تقریباً شارە زوریش کەشە ویلایەتی مووسڵ لەو سەردەمەدا هەر ئەوەندە بوو بەڵێ ئەو بابەتەیە ئاماژت بە خاڵێک کرد وتە وڵاتانەی لە ڕێکوتنامی سایکسپیکۆ دابەشکراون یاخود دوایەوە دروستکراون نارامن ئەمە هەر بە ئێستەشەوە تقریباً هەر لە مێژوو دایمە دەڵێن ئەو دەوڵەتانی کە لەسەر پەیمانی سایکسپیکۆ دامەزراون بێبەرگن نەئارامن ئاهێمنی و ئارامی ڕوو لە وڵاتاندا ناکات ئەمە کاریگەری ڕاستەوخۆی وڵاتانی ئیستیعمار یا ئیمپرالیسمی گەورەیە لەسەر ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەنمونە عێراق لە پەیمانی سایکسپیکۆوە تا ئێستا چەندین جار شۆڕش چەندین جار جوڵانەوە چەندین جار شەڕ چەندین جار گروپی چەکداری لە ناوچەکانی عێراقدا سەر هەڵدەن سووریا لە پەیمانی سایکسپیکۆوە تا ئێستا نائارامە ماناکە فراوانتر بکەین ئەو دەوڵەتانەی کە کوردیان بەسەردا سەپێنرا و یا پارچە پارچە بووە بە وەکو گۆشتی خێرێ تا ئێستا ئەو دەوڵەتانە نەخۆیان ئارامیان بەخۆیەوە بینیوە نەکوردیشی ئیسراحەتی کردووە واتە وەکو گۆشتی خێرێ ئەم کورد دابەش کراوە بەسەر ئێران بەسەر عێراق بەسەر سووریا بەسەر تورکیادا نە ئەو دەوڵەتانی ئیسراحەتەکان نەکوردیش ئیسراحەتەکە زۆر ڕاستە ئەلبەت نازانین لە داهاتوو چی ڕۆدا ئایا پەیماننامەی سایکسپیکۆ کاریگەریەکانی تاکی بەردەوام بن و دابشکاریانە تاکی بەردەوام بن بۆ هیوایی ڕۆژێک ئەو جەستە پارچە پارچەکراوە بلکێتەوە بە یەکا کە من زۆر دوورەی بینم بەس دکتۆر ینی هاو نیشتیمانیانی کورد چەندێک خۆشە هوشیاری مێژویانە بێ ئەم وشاری ئەم زانیارە مێژویانە ئەم کۆمەڵە ڕووداوە گرنگە مێژویە ینی ناکرێت تاکی کورد ئەمە نەزانێ بووی بەرچاوڕوون بێ بۆ ئەو ژیانی ئێستا تێدایە و ئەوەشی بڕیارە هەڵی بژێرە لە داهاتووە دکتۆر شوان ئێمە ڕایەکی مەحەلی
ڕایەکی مەحەلی ڕۆشن بیرانمانە یا ڕۆشن فکران ئەوەیە کە ئەڵێن دوای 100 ساڵ لە بەستنی پەیماننامە نێودەوڵەتیەکان چاوێک دەخشێنەوە بە پەیمانەکەدا بەڵام 107 ساڵە تێپەڕ بوو هێشتا ئێمە هەر لەسەر ئەو ڕامەحەلیە دواکەوتوین 107 ساڵ بەسەر پەیمانی ساکس بیکۆدا دەڕوات ئێمە خۆی ئەو چەمکێکە لە سەدەی 20م هاتوۆتە کایەوە پەیمانی ساکس بیکۆ بەڵام زاراوەیەکی ئەمڕۆییە بە زاراوەیەکی واقعی و ئەمڕۆیی دەدرێت لە قەڵام لەبەر ئەوەی ئامانجی نهێنی بەستنی ئەم کۆنگرایە نهێنیەکەیان لای دەوڵەتان ئەوە بوو کە جیهانی ئیسلامی دابش بکەن تامان جیهانی ئیسلامی دابش کراوە لە دوای خلافەتی عوسمانیەوە خلافەتی هیچ دەوڵەتێکی ئیسلامی لەسەر ئەرزدا واقعی نەبووە و زمینەی دووبارە بوونەوەشی بۆ نەسازێت لەبەر ئەوە دەوڵەتی وڵاتانی عەربیان دابش کرد بەسەر 22 وڵاتدا بیر لەوە نەکەنەوە جیهانێکی دیکەی ئیسلامی دروست بکەنەوە هەروەها کێشەی فڵەستینی داهاتوش نەبێتە کێشەی ئیسلام کێتەوە قسە کێدێتە گۆ لەسەر کێشەی ویلایەتی کێشەی فڵەستینیەکان دوو لەبەر ئەوەی ئەم دەوڵەتانە ئامانجیان داگیرکردنی سەرمایە و ئابووری و ئیقتیسادە لەو سەردەمەدا پێش پەیمانی ساکس بیکۆ و دوای پەیمانی ساکس بیکۆ هاتوون سەر زەوی و ژێر زەوی وڵاتانی کەندا و بە تایبەتی ئەم وڵاتە دواکەوتوانە کە بە پەیمانی ساکس بیکۆ دروست کراون ئێمە لە کۆمەڵی جیهانی سێندان واتە وڵاتە دواکەوتوەکان واتە ئەو پەیماننامەیە کە ئەو دەوڵەتانی پێ دروست کراوە وڵاتانی جیهانی سێمن وڵاتانی دواکەوتون بۆیە خەڵکی دەبێت بە تایبەتی تاکی کورد هۆشیار بێت لە بەستنی ئەم پەیماننامانە بزانێت لە ڕابردوودا ئەم وڵاتە ئەوروپیانە چۆن ڕوانی ویانەتە وڵاتانی شەرق ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئێستا بەرهەمەکەی دەخۆن ئەو وڵاتانە هەروە ئەمانجێکی دیکەی نهێنی ئەو دەوڵەتانە ئەوە بووە کە عەرەب بوو لە نیوشیاندا کورد و بە تایبەتی جیهانی ئیسلامی تەنها چاویان لە وڵاتانی ڕۆژئاوا بێت لای بینەر ئاشکرایە کە وڵاتانی جیهانی ئیسلامی و عەرەب لەم ڕۆدا بەداخەوە هەومان چاومان لە وڵاتانی ڕۆژئاوایە بۆیە ئامانجی نهێنی دابشکردنی ئەم وڵاتانە بەپێی پەیمانی ساکس بیکۆ بۆ ئەوە دەگەڕێتەوە کە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە بێبەرگی بمێننەوە بە نەئارامی بمێننەوە هەر ڕۆژێک گروپێکی چەکداری تندڕە و لە نێو دەوڵەتەکانیاندا لە نێو مەرجەکانیاندا دروستکەن بۆ ئەوەی خەڵکی بە ئارامی نەژیت خۆشکات زۆر زانیاری زۆر باشت پێوتین و بۆ بینەرانی سوودی هەبێت دوایەوەی کە ڕێکەوتنەکە کرا کەشی دوای ڕێکەوتنەکە چۆن بوو لە نێوان وڵاتانەدا بە تایبەتی کورد بە هەر چوار پارچەکەیەوە پێما بێ کۆمەڵی شۆڕش سەری هەڵدا و ئەم شۆڕشانەیە کاریگەریان هەبوو لەسەر وڵاتانە کاریگەریە سلبیەکانی پەیماننامەی ساکس بیکۆ دواتر لەسەر کورد ڕاستەوخۆ ڕەنگی دایەوە لەبەرەوە دەبینی پەیمانی سیڤەری بەدواداهات کۆنگرەی لۆزانی بەدواداهات لە پەیمانی سیڤەردا گوایە سێ مادە باس لە مافەکانی کورد دەکەن بەڵام لە کۆنگرەی لۆزانی ساڵی 1923 نەکرد ماف بە کورد نەدرا بەڵکو دژایەتی جوڵانەوەی نیشتیمانی کوردەکان کرا لە تاوی پارچەکانی کوردستان ئێمەگەر ئاماژیان پێ بکەن کۆتایی بەدەسەڵاتدارێتی سمکوی شکاک ساڵی 1920 لە ڕۆژهەڵاتی کوردستان داهات کۆتایی بەدەسەڵاتی شۆڕشی شێمەحموودی حەفیدیا شێمەحموودی نەمر لە باشووری کوردستان ساڵی 1970 تا دوهەمین سێ حکوومەتداریەتەکەی خۆی ساڵی 1925 کۆتایی بە دەسەڵاتدارەتی شێخ سەعیدی پیرانات 1930 کۆتایی بەدەسەڵات و یا جوڵانەوەی جەنەڕاڵ ئیحسان نووری پاشا هات و دواتر لە ساڵی سیەکان 36 بۆ 38 کۆتایی بە سەید ڕەزای دەرسیمی هات واتە پاکتاوی ڕەگەزی لەم چوار وڵاتەدا بەرامبەر بە کوردەکان دەستی پێکرد بە تەتریکردن دەستی پێکرد بە عەرەبکردن دەستی پێکردووە بە تەفریزکردن دەستی پێکردووە پاکتاوی ڕەگەزی یا دەتوانین بە زمانێکی فەسیح بڵێن جینۆسایدی تەواوەتی جینۆسایدی ئابووری جینۆسایدی سیاسی جینۆسایدی کەلتوری جینۆسایدی فەرەنگی جینۆسایدی ڕەگەزی و زمانی بەسەر کووردا تاقیکراوەتەوە تا ئێستاش بەداخەوە فەڕەنسا و بەریتانیا هەردووکیان دڵنیام کە بۆ کورد باشنەوە بەڵام دەکرێت بڵێن ئەمەیان باشتر بوو لەیکە کامیان لە نێوان فەڕەنسا و بەریتانیا هیچ دەوڵەتێک وەکو سەرمایە وەکو استراتیژی وەکو ئابووری وەکو ئیقتصاد تەنها بیر لە میلەتەکەی خۆی دەکاتەوە ئەوە لەبەر چاوی کاڵی من بێت بەریتانیا هاتبێتە عێراق ئێمە وشەیەک ڕێزمەیە بۆ بینەران وشێژ بەکارێنم ئیستیعمار کە هاتبێتە هەر دەوڵەتێکەوە بەر لە ئیستیعماری کردوین بەداخەوە
کۆمەڵێک کەلوپەل کۆمەڵێک سەرمایە کۆمەڵێک شتی دەستیان هێناوە دابەشان کردو بەسەر خەڵکەکە وڵاتان هاتوون ئەیانەوێ خەڵکی بە ئارامی بژین ئارانوێ خەڵک بە خۆشی بژین بەڵام دوای ئیستیحمارکردنەکە خەڵک کە بووەتە جاش بۆیان خەڵک کە دەستی پان کردوتە بۆ هاتنیە وڵاتانە اینجا وردە ستێپ بای ستێپ قۆناغی ئیستیحمار لە وڵاتان دەست پێکەوە هیچ دەوڵەتێک لەگەڵ بەبێ بەرژەوەندی لەگەڵ هیچ دەوڵەتێکی دیگەدا نەبێت هەروەها وشەیەکی ئێمە هینمانەیە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا مۆدرۆس ئەفو باس لەوە دەکات کە ئەمریکا تاوەکو کۆتایی نە دۆستایەتی هەمیشەیی نەدۆستی هەمیشەیی لەگەڵ هیچ گەلوونەتەوەیەکدا ناکا تەنها ئیقتصاد و بەرژەوەندی پێش هەمووانە دەخوا دەست خۆش بێ دکتۆر پێم وابێ وەکو کۆتا سەرنجێ بگەڕێنەوە بۆ مێژوو کورد ئەو کاتی کە یەکە بێت یاخود پارچە نابێ داینەمۆی دامەزرانی بەشێکی زۆر لەو خلافەت و دەوڵەتە گەورانەی جیهانی ئیسلامیە هەستەکەم وڵاتانی بێگانە زۆر باشتر لە خۆمان مێژوی خۆمان ئەزانن چه معدنێکین ئەکرێ ئەگەر یەک بین چۆن بتوانین پشتیوانی دەوڵەتێکی یەکدەنگ و یەکڕەم بکەین هەر لە سەردەمی موسلیمی خۆراسانیە کە دەوڵەتی عەباسی دروستەکە هەتاوەکو زۆر دووری نەڕۆین 2023 هەر کوردەکان دەوڵەتی عێراقیان دروست کردەوە گەر کورد نەبووایە دەوڵەتی عێراقی دروست نەبوویەوە هەست ناکەی لەو ڕوانگەیە بوو بێ فەڕەنسا و بریتانیا وتیانە جارە بە ئەم کوردە پارچەکە ئیتر ڕۆژهەڵاتی ناوەڕای استراحەت ناکە خۆی دابش بوونەکە بەپێی نەخشە و بەپێی ڕنگ بوو نە وشەی کوردی تێدا بوو نەوشەی عێراق نەوشەی سووریا نەوشەی عەرەبی تێدا بوو بەڵکو بەپێی بەرژەوەندیەکانی خۆیان بوو کوردستانیان تیکە کردووە کوردستانیان دابش کرد و تەقسیم کرد وەکو دکتۆر شوان ئاماژەی بەوەدا کە ئێمە داینەمۆی دروستکردنی دەوڵەتەکان بووین ئێستا ئەگەر ئێران بنمونە وەربگرین هەمەدان ئەکباتان پایتەختی مادەکان بووە کە ڕەگەزی سەرەکی کورد بووە و دواتر ئێمە نەسەردەمی دەوڵەتی عەباسی ئەو میرنشینانە باج و خەراج و سەرانەیان دا و بە دەوڵەتی مەرکەزی کە لە بەغدا بووە هەر لە میرنشینی حەسنەوەیی و ئەنازی و شەدادی و مەروانیەکان و دواتر لە سەردەمی دوو جەم سەربەندی دوو بلۆک بەندی ناوچەکە دەوڵەتی عوسمانی و دەوڵەتی سەفەویەکان ئەمە میرنشینی ئەردەڵان و میرنشینی بابانمان نەبووە بەداخەوە شەڕی دوو دەوڵەتەکەیان کردووە وەکو داشەهارە میرنشینی ئەردەڵان و میرنشینی بابانیان جوڵاندووە لە بەرامبەر بەرژەوەندیەکانی خۆیان و دواتریش لە سەدەی ئێستا لەم سەردەمەدا خۆتان دەزانن کە حیزبە دەسەڵاتدارەکان هەریەکان بەپێی ویست و هەریەکان بەپێی بەرژەوەندی وڵاتانی هەرێمی وڵاتانی ئەقلیمی وڵاتانی ناوچەی وڵاتانی گەورە دەجوڵێنەوە دکتۆریان دکتۆر ڕازوان عارف عەباس مامۆستای زانکۆ سپاس کە میوانی بەرنامەکەمان بوویت یخوا بەخێر بێ زەحمەتی کێشەکەین بژبوورین کەمێک ناساغ لەبەر خۆشویستی